محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين، خاتم الأنبياء والمرسلين، نور هذه الأمة وضياؤها، وشفيعنا يوم الحساب. سڵاو هاڕانی خۆشەویست بەخێر بەنەوە ڤیدۆیەکی تر و پارتێکی تری سناوڕەنەر تاقیکردنەوەی سیارێکی تازە و جێبەجێکردنی چاڵنجێک کە بارێکی بچووکە ئەبێ ببێن بە شوێنێکی در و هەروەها لەبیرتان نەچێت لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و با دەست پێ بکەین. ئەمەش سیارەکە نازانم سیارەکە چییە و ئاوە لەلاو لە پاتڕۆڵەچێ بەس نە پێشەوەی نەدواوی لە پاتڕۆڵ ناچێ. ئەمە هەر خۆی ئاوایەکەی کڕیت سادەی بە سادەی ئاوایە ئەوتم با جوان ببین. ئەوەش سیارەکەی پارتی پێشوە بەکارمێناوە جێب ئەکرجی پێم وا بێ وایە. جا ئیترەمە نازانم خۆتان چه ناوێکی لێنێن، هیوادارم بزان چ سیارێکە. لەوانەیە پاتڕۆڵشە دێ بەڵام لەگەڵ بەپێی ئەبدەیت بگۆڕێت. جاوا بڕۆم بۆ ئەو شوێنی کە چاکم کردووە. ئەم دانێدرم حازە کردووە چونکە دوورە شوێنی چاڵنجەکە لێت تا ئێرە لێم خوڕیوە هەن تۆزە قوپا و ئەو شتانەیە گوێمێنێ ئەبێ ئەم بارە بم. جا لایک و سەبسکرایب لەبیر مەکەنەوە با دەست پێ بکەم با سەیریکە ڕێکۆردکەمەوە و بسمیلە سایکل ئەماوێ لەکوێ بم. جا لەسەر ئەو شتانەوە ئەڕوات باوەڕ ناکەم هەر پێ بەچرێقەی ناگا. زاما لێرەوە دەرناچێ. خوا لێرەوە بڕۆژ تازە پێوانە بوو. برا ڕوا بۆ ناڕوا بابە ئەو بەجدیدە هەبێ بێم بۆ کوێ لێرەوە بڕۆمە بۆ ئەم جادە گەورە و ئەمێ بە شوێنێکی تازەیە بڕۆم گاونە پیان نەڕۆژ بێتم بۆ ئالێرەوە ڕۆم. ئەو بۆ دیاری ناگە وە چییە چەند لە تێک چوو سوکانەکەی زۆر زۆر ناخۆشە نازانم بۆیە کە پێچەکەی تۆ یەک سەعاتە پێچگرێتەوە بۆ لاوە نایەتەوە سوکانی قرسە. بەفراکەشی زۆرە و ئەمی باقوەدە. ئەو ئاکسۆزەکەی بردوومەدە بۆیە بۆیە وا دوو کەڵەکە مەچییە ئەوە ڕاکێشانیە معنومە بێ بە سرنگ ئەو شتانە بەرزکەیتەوە تێکی دوو ڕاکێشیەوە چاڵنجەکە ئەبێ وابێت. ئەمە چیە هەورازە ئەو کووە جادەکە هەڵ نەگەڕێتەوە. دەی بە قوربانە هەر زەرەری لێگوێ لەم بەیانەیە لێیە تۆزە کامێراکی ناخۆشە جەماعەت ئەو شوێنەکەی وایە. دەسێت لە خۆی گیرێتەوە دارە دەی بڕۆ ئەی بژیت نانە بەقوت سەیرێکی ماپەکە بکەینەوە بیەین لەم ئاوە لێوە بڕۆین و تەواو
شوێنی تازە تاقی بکەینەوە و زین سیارەکەمان تا چەند ڕادێ ئەمە لەناو بەفر و قوڕا زۆر چاک ئەو دوانم بە تاقیوەتە بەڵام نازان بنەوە ئاو چۆنە جات هەنێ سیارە هەیە زۆر بەخۆدە لەوانەیە بەس بۆنەوە ئاوەکە خێرا ئەکوژێتەوە و خەڵی واسێت و ئەشتانە نانە باش تایسەش وەزعی باش نادێ بزارین بە قورسەکە چۆنترە باشترە زۆریش قفڵە هادەی ناوەکەی تایسەسی ناوەکەیم نەگرم ناوەکەی هەر بە سادەیدا ناوە پێچێ دەم سیارە لە زووترین کاتە دەستکاریکەن چونکە زۆری کێشە هەیە ئەو لە کاتی ئیدتکردنە بڵین کەستم کە دەستکاریەکەی هەر زۆر زۆری کێشتیە بۆیەوە پەڕانیمە هەینا زۆربەی سیارەکان کە هەر لە ڤیدۆگە دەستکاریەکەن چونکە ئازانم ئاسانە و فرێیاکەوی با لێرەوە بڕێ بەلاو برجە بزایەکی چییە شەوە پێشەکەیم تاوا کرد بەنەوە ئەرێ جاتە لەکوێ ئەو من نەبینی هەر حەزەکەم سەرێ بەم لەو برجە ئەو جاتە باریکەیە بەسە بەردەگا بڕۆم لە جاتەکە باشترە جا بۆ خۆم بگیرێنمەوە یاد خۆ هەڵیش گەڕێتەوە و لێمان بخۆمێت بەلایە ڕۆ ئاوا جوانترە ئەگەر بێڵێت چی بەفرەکەی زیاوی کرد لێرە زانم بەو کوێ بڕۆم خۆم لەو جادەی ترەوە هاتبوو زۆر چاکە بزانم لەکوێوە بڕۆم نزیکتر یاڵا ئەڕۆم بۆ ئێرە لێرەوە چمەوە سەر جادە بەس سەهاڵوشت نشکێ ئیتر ئەڕێنەوە سەرڕی سەرێکی بەجددی وەقوەتە شەوە لێرا بەفرێ زۆری تیا بڕووچام چۆنە ڕوە ئەگەتان لێ چۆن خاوە بێتەوە بە قۆتیشە زۆر بەزە بەفرە زۆرە عەرەبانەکەشی بێوە نێتە خاوی گرێتەوە دوو کەڵ چاکەگات ئەوە زەختی لەسەرە تێ بڕۆ لێرەوە تۆزە سەریعترە بێ هاتینە قوڕەکە زین لێرە چۆنە ڕۆ بزان پیتە ئێچەکەی سەریعە
باشە بۆ زۆر جوانەکە قوڕایوێ هەموو سیارەکانوان لێدێ با تۆزێ قوڕایی دەبێ چۆنە بەلادانەوە ئەو کاتەی بگۆڕم وەڵای بیرمەچێت ئەوە زۆر جوانترە اینجا بەرەو کوێ بەرەو لێ ڕاستەڕین لێ جادێ قاچاقە ئۆڕین نەک نانە ماشەڵڵا بەخۆتە بە کەڵکیەوێت وێ بۆ چاڵت جوشێت بەس زۆر جوان نییە یعنی ئەگەر دەستکاری بکەن باشترە بێ چ بەفرێک باری وێنەوە ئەمە چیم شوێنە من لەوانەیە چاڵنجی دیابنا ئەوەشی دروستیان گەرەکەی چیتیانە هەلە خۆ ڕابرە ئەولاوی ناویستم هەڕێک لەناو قڕەکەەوە ئەتۆزە قڕاییگەم تازە چوە بەفرەکە تا خۆیەتی بەخوا ماشەڵا جوانە لەلاو زۆر لە پاتڕۆڵە تازەکانە چێ سوپەر سەفەری ئەو نەبوو بە حاڵ بەدیگە نازان بۆ ئێشی پێگات نێو قوڕێتەوە چی ئەڕوات لەوێ ئەوە چی بوو وەڵای وامزانین ڕێکۆ زێڕام کرد شتێکی دەرخست ئەوە گەشتی ئەی بەژین بۆ خۆمان باشەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەوە چی باشە؟ سکاینێکی کرد گەڕا
بەڵێ ماپێ و شت بکاتەوە قەناعەتەکەی وایە ها ڕێک لێوە ئاها بە دووری خۆمان ئاسپی گرێتەوە یەک دەقە ئێستا چمە لای ئێرە ئەیتر دەرەکەوێ بۆ ئەوە کاریە دیانە ڕادارە ئەمە چونکە نووسراوە ئەکتیڤ ڕادار نكني ها بأول آخر لحظة فريقنا حقا فوتي يشوي عربانة قولي عكس وصا لا والله سأهوي بموصل بلا نرى لك في هذا تبرسلو كي وقتي ويا دي ايه وشيو چونکە بە قورسەکە پێ ڕۆشتمیەوە بابزانم لە ماپەکە لیکەمەمە ئەم بەشێ ڕەشە یا بابزانین چییە بێت ئادەی ئەمە سکاینێکی کرد وەڵا برا ڕێک خۆیەتی وەکو تاوەرەکان وایە بەڵامیتە بەدڵی خۆتە لەکوێ بەکاریێنی تۆ لە جادی بچی تاوەرەکە بکەیتەوە لە هەر شوێنێکا پێویستی بەکاریێنی دوو تەواو ئادێ ئەمە چییە من لێرە سیارەیە چییە کەوتێتەوە خوار دەرنەکەوتووە ئەمەیە ئەم چاڵنجێ ئەوە سیارە درێژەکەیە کەواتە ئەویش بۆ چاڵنجێکی تر بۆ ڤیدیۆیەکی تر با بڵێین جەماعەتی خۆشەویست جەماعەتی خۆشەویست هاتینە کۆتایی ڤیدیۆکە و هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت و لایک و سەبسکرایب لەبیر مەکەن و ناوی سیارەکان تا بنووسن ئیشەڵا سیاری تاڵسەشا و تێستیەکەین وەکوەمە و ئەمە سەیری مەکەن ئاواشکاوە ئەوە زۆر ڕێگەکەی دوور بوو بۆیە ئیشەڵا تاقییانەکەینەوە و هیوادارم بەدڵتان بێت و سوودتان لێبینی بێ تا ڤیدیۆیەکی تر و پارتێکی تریش خواتان لەگەڵ ئەلە خۆشیە